بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەپرسین ئایا سەید عومەر مەدەنی فەڕ کێیە؟ لە حوجرەکانی هەڵەبجە و خورماڵ و زەڵمەوە بۆ قازی القوزاتی کرماشان. بۆچی باشووری کوردستانی بەجێهێش بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵات تا چەند لە ڕووداوەکانی ساڵانی شەستەکانی سەدەی پێشوو کاتێک زەعیم سدیق دێتە ناوچەکە ئاگادارە. ئەو کاتانەی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت کۆمەڵێک ڕووداوی گرنگ ڕوودەدا بە تایبەتی لە ساڵانی هەفتاکان بە دواوردە وردە زەمینە سازی بۆ شۆڕش لە ئێران یاخود شۆڕشی گەلانی ئێران دروست دەبێت تا چەند نزیک بۆ لە ڕووداوەکانی شۆڕشی ئێرانەوە. بارودۆخی دادگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان کاتێک مەدەنی فەڕ قازی القوزات دەبێت چۆن گوزەراوە. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ لە بەرنامەی جێپەنجا گفتوگۆ لەگەڵ بەڕێز مامۆساسەی عومەری مەدەنی فەڕ بکەین دەربارەی ژیانی و دەربارەی ئەو ڕووداوانەی کە زیاد لە 70 ساڵی تەمەنی بینیوێتی. خۆشحاڵم مامۆستا عومەر، بە خێراتتن دەکەین بۆ باشووری کوردستان. مەمنونم، خۆش بن ئینشاءڵڵا. دەمەوێت دەواازەی بەرنامەکەم بەوە بێ ژیانی مناڵی تۆ لە ناوچەی هەورامان و هەڵەبجەدا سەرەتا چۆن بووە؟ بەڵێ، من لەدایک بووگم لە دەرەی مەڕە. باوکم فەوتی کردووە بە ڕەحمەت خواست چووگە سەید جەلال. چوون باوک دایکم شێخێ بۆ گەورە بوو لە دەمەیەوە لە خاک ئێرانە. باوام ئێمە برسە دە دەمەیە و خاک ئێران. دەمەیە و دەرەمەڕ کیفێ بینیانە ئێران و عێراق وەسڵ بەیەخۆ. ئێتر لەوێ لە دەمەیەوە گەورە بۆگین و علوم دینی لای خاڵەکانم خوێندگمە تا مەرحەلەی ئیجتیهاد. لە شار سنا شورای ئیفتای ئەهلی کوردستان مەرحوم مەلا خالید موفتی و ئەوانە مەلا خالید موفتی لە خورماڵ و هەڵەبجێجا مەڵایەتی کردووە لە زوو. ئەوەی مامی ڕەحمەتی ئەحمەدی موفتیزاد ئەرێ ئەوانە ئیمتحانیان لێ گرتم گەواهی ئیجتیهادیان پێدام لە فێقی شافعیە. بەڵێ دێمە سەر ئەوانە، بەس ئەمەوێت سەرەتایی ئەوەی کە ئەی زانین تۆ سەرەتای فەقێتیت لە ناوچەی هەڵەبجە و هەورامان بووە. لە هەڵەبجە خوێندوتە، لە خورماڵ خوێندوتە، لە زەڵم خوێندوتە. ئەمەوێ بۆ بینەران بزانین ئەو زانا ئاینیانەی ناوچەکە کامانە بوون کە تۆ دەرست لا خوێندون بە تایبەتی لە ساڵی پەنجاکانی سەدەی پێشووە کە لە بڵێن سەدەی پێشوو کە ساڵی میلادی باسەکرێت. بەڵێ من لە ئێرانم خوۆند لە پایگەلان شەرح عەقایدم خوۆند لە عیلم کەلامە، عیلمەکانم خوۆند بوو. هاتمەوە ماڵ خۆمان دایکم وتی ڕۆڵە ئیتاعەت مناڵ لە دایک باوک فەرزە. وتم ئەرێ. وتی دێ من دەسوور ئەم بچی عێراق بخوێن لە ئێرانە نەخوێنی، ئەترسم لە ئێرانە بخوێنی وەکو کاکەت بچی بۆ تاران. وتم خاسە. هاتم بۆ عێراق لای مامۆستا شێخ سدیق خوا دەرەجەی عالیکە لە زڵما و بعد چوومە خورما لای مامۆستا مەلا محەممەد محەممەدی و بعد چوومە هەڵەبجە. چوومە هەڵەبجە وتم کام مامۆستا عالمترە؟ وتیان مەڵا ساڵح کلیفە. چوومە خزمەتی وتم لە ئێران هاتوومە عیلمەکانم خوێندگە و بۆ خزمەتەوە. فەرمی وەڵا ئیسە جێگەمان نییە یەکێ فەقەی کەس ئیجازە ئەگرێ، تۆ بڕۆ بۆ جێگەیەتر مانگێتر بێرۆ ئەوە ئیجازە بگری بشە. من چوومە عەبابەری لای مامۆستا مەلا حەسەن عەبابێلی. من عیلمەکانم خەیلی دەخێ خوێند بوو، خەیلی سوالمە کرد لە مامۆستا مەلا حەسەن کتێبەکەی پەرتە کرد. ئەی ڕۆڵە من ئەمە سەرم ناچێ ئەزەت مەکەی. من مەتنەکە ئەخوێنم تەواو بوو. خولەسە مانگای لە عەبابەیلی بووم. دوای مانگەکە هاتمە هەڵەبجە لای مامۆستا مەلا ساڵح
تلیفە لە مزگەوتەکانی عاشقانە دەستمە خوند شیخ ئەحمەد بوو کوڕەزای شیخ حیسامەدین نامەکی لە ئێرانە بۆن بە ئەنووسن وتبووی بیوەنە بە حوجرەی مامۆستا مەلا ساڵح ئەگەر فەقی ئێرانی هەست فارسی ئەزانن جوابگەی بنووسێتەوە من خەتێ فرە قەشەنگم هەست لە فارسی عەرەبیە و کوردیە ئەو وەختە مەتن هەستیانیش خاسە نووسم نامێ مفەسەڵم بۆ نووسی بۆ شیخ ئەحمەد ئێوە تەماشایەکەنی ئەم کاغەزە قەشەنگە ڕۆژ بعدی هاتوو بۆ مزگەوتەکانی عاشقان بۆ لای مامۆستا مەلا ساڵح وتی مامۆستا مەلا ساڵح مامۆستا سێ عومەر کییە فەرمووی ئەمەسە وتی قوربان دوێ کە نامەیەکی بۆ نووسیگم شێخش کاتب وای نەبووگە یعنی شیخ حیسامەدین ئەوە خەتەکەی قەشەنگەیسە هاتێک من پیشنهادێک هەست وتم چییە وتی بێ ئیمامەت خانەقان بۆ بکە کاغازە کوردی و عەرەبی فارسیم بۆ بنووسە دوعام بۆ بنووسە حوجرەی ئەکەمە ئیختیارت سوفی ئەکەم نۆکەرت هەل غەزای خۆم خواردم بۆ تۆ بێرن هەلی باسەبە خۆم کرد بۆ تۆشی بکەم مانگە گەیشت سەیدینە عێراقیت پێدەن چون وڵا قبوڵ ناکەم مناتم دەرس بخوێنم ئەو چوو مامۆستا وتی ڕۆڵە بۆ چە قبوڵت نەکرد کوچەی بێنمانە لە کتێبخانەقا تۆ هەر لێ دانیشە دەرسڵ بخوێنەوە ئەو مانگێ سەیدینە عێراقیش بێنە بە نەفعتە وتم تۆ مەسەڵەت ئەزانی وتێ وتم دێ قبوڵیەکەم وەڵام هانارێ شیخ حەمات و قەرادادان بەست و وتم مە هەر لە حوجرە دانیشم نایم حوجرە ئێوە ئێتر 3 ساڵ ئیمام خەناقەی شیخ ئەحمەد بوو لە هەڵەبجە هەڵەبجە شەوێکیان سفێقارە بوو ئاوێک کە دەستمش ئیشا بگرم دیم 3-4 مسەلح مامۆستا مەلا ساڵحیان برد وتم سفێقارە بڕۆ شیخ ئەحمەد بانکە مامۆستا مەلا ساڵحیان برد چوو بانگی کرد و ڕامان کرد لە جادەی تریفە لەبێ تووشیان هاتون و دیمان مامۆستا مەلا عەلی هەست و مامۆستا مەلا عوسمان هەست و ئێمە چوون و دیمان مەلا عومەرشیان هاورد مەلا عومەر پاڵەوانێ قەوی بوو هاتە ئاخرەجا وتی بەخوا نایەن 3-4 نەفەر دەرەقەت نهاتن بیکێشن یەکیان ئەسڵای کێشاوەتی بەخوا بتکوشم مەلا عەلی وتی کاکە عومەر بێ ئێمە چاین لێرە وەڵا ئاویش هات و وتیان مەلا مستەفا دەسووری داگە لە مدەت ئیمتحانە ئینتیخاباتە بە ئیحترام کامڵ ئێوەن بووێن تەوێڵە یعنی مەبەستەوەیە بارزانی بوو ئەوانە چەکداری بارزانی بوون هاتبوو ئەرێ بەڵێ بە ئیحترام کامڵە ئەتانەوێتە هین تەوێڵە تا ئینتیخابات تەواو بێ ئینتیخابەت ئەو ئەتانتیرینەوە ئینتیخاباتی چی بوو ئەو کاتانە نوێ عەبدولکەریم قاسم و مناسبەی بەرزانی بوون ئەو کاتانە عەبدولکەریم قاسم شۆڕشەکە کرابوو ئەرێ یعنی بارزانی لە رووسیا گەڕابوو ئەو ئەرێ ئەوەی تۆ باسیەکەی ساڵی 56 حەشرێ بوو مەلا مستەفا گەڕاوە بۆ عێراق لە بیرتە تۆ ئەو ڕۆژگارە ئەرێ جەنجاڵێ عەجیب و هەڵپەرکی و شادی و شادمانی و نقڵ پەخشکردنەوە بوو لە هەڵەبجە ئەو کاتانە مامۆسایانی ئاینی و خەڵکەکە لێرە گوێڕایەڵ بوون ینی لەگەڵ شۆڕشا بوون لەگەڵ بارزانی هابوون ئەوەی تۆ باسیەکەی کە بارزانیات و تۆ هێشتا شۆڕشی ئەیلول دەستی پێ نەکردووە مەردمەکە ئەکسەری تەک بارزانەوە وەرە مامۆساکان قەلبەن تەک بارزانیە نەبوون ئەوان ئێخوان موسلیمین بوون گروهیان فەقیە کردە باوەڕگەل بارزانیە بەڵام لە دڵا لەگەڵیان نەبوون بەڵام بەکردەوە لەگەڵیان بوون لە زاهرە مخالەفەتیان نەئەکرد باش باشە خۆ ئەو کاتانە هێشتا تەوێڵە و بیار و ناوچەی هەورامان هێزەکانی شۆڕشی ئەیلووانە کۆبوو بوونەوە لەو ناواکە هێشتا شۆڕش دروست نەبوو بوو شێخ عوسمان فەراری کرد چوو ئێران لە بیارە شێخ عوسمان خۆ پیاوی گەورە بوو ئەو وەختە عەبدولکەریم هاتە سەردۆر و
ئەزیەت مامۆساگەریان کرد ئەو فەرای کرد چوو ئێران چوو دووڕۆ دەیە کە باوکیشی لێوێ بوو. باش ئەزانم بەس ئەمەوێ بگەڕێمەوە بە کورتی بۆیە قسەی دایک بۆچی دایکت حەزیە کرد بێتەوە لە عێراق خوێنی؟ برا گۆرەکەم کاکەم چووە دانشگای تاران بووە دەبیر دایکم خۆشی نەهات من بچمە تاران ئەوەت لە عێراقا بیخاسێ من لێ خۆشم لێ تاران نایە. یعنی دایکی لە نێوانی عێراق و ئێرانە عێراقی انتخابە کرد عێراقی انتخابە کرد. باش ڕووداوەکانی ئەو کاتەی کە ڕوویە عەبدولکەریم قاسم شۆڕشی کرد و چۆنەڵی یاسای ئیسلاحی زەراعی دانرا بۆ ئەوەی کە زەوی و زارەکان بدرێتەوە بە خەڵکەکە لە خاوەن مڵکەکان سنرایەوە تو ئەو کاتە ئاگاد لەو ڕووداوانە بوو. ئەرێ لەم ناوچە ئەو کێشانە دروست بوو. ئەرێ ئێمە من لە خورماڵ بووم لە وڵا ئەو وەختە جێش هات بۆ هین ناحەیە هەڵابجە و خورماڵ ئەو وەختە مام سەمەلا محەممەد باوکە هین مامۆستا سەلاحەدین سەلاحەدین ئەرێ فەرارمان کرد چوونە تەپی سەفا لا مامۆسای نەجمەدین ئەوەتە ڕۆژ جمعە مامۆسایوت عمەر تۆ بڕۆ خورماڵ جمعەکە بخوێنێ منە چوومە خورماڵ جمعە مەخۆند و هاتمە بۆ تەپی سەفا. ئەی مامۆستا مەلا محەممەد پێوتیت. ئەرێ ئەو خۆی ئەوەت خەتەرە بۆ من خەتەرناکە بچمە خورماڵ. بۆچی ئەو کاتە پەیوەندی بە ئیخوان موسلیمینەوە هەبوو خەتەر ناویا بۆچی؟ ئەرێ باش مامۆستا ئەو کاتانە کە تۆ باسیەکەی جێیش هاتووە بزانام ساڵانی تقریبان 63 ئەو ناوەیە کە زەعیم سدیق هاتوۆتە ناوچەکە. تۆ زەعیم سدیقت نەبینی خۆی هاتە وەرە هین جێش تا خورماڵ هات تا نزیکە خورماڵ وەرێ وارد خورماڵ نەبوو تاوەکو دەوری پردی زەڵمە و ناوە شەڕیش ڕوویدا ئەو کاتانە تۆ ڕامان کردووە چوونە تەپی سەفا. بەڵێ مامۆستا نەجمەدین سەی نەجمەدین هاوتەمەنێ بوو یا مامۆسا بوو دەرسی لا مامۆسایە گەورە بوو دەرسی لا خوێنت؟ نا من لای مامۆستا مەلا محەممەد دەرسم بخۆن. چی دەرسێکتە خوێنای مامۆستا مەلا محەممەد؟ هینێ شەرح عەقاید عیلم کەلام. ئەی لای مامۆستا مەلا عوسمان؟ جەمەل جامی عیلم ئوسول. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز. ئەی لای مامۆستا مەلا ساڵح چیتە خوێن؟ ئەوی شار ئەوانە ئەو خۆن ئەو عیلمانە بوو. عیلم نەحو و سەرب و بەلاغە و ئوسول و مانتیق و حیکمەت و فەلسفە و ئەمانە. باش مامۆستا قسەیەکی گرنگت کرد باسی ئیخوان موسلیمینت کرد. طبعا لە ساڵانی سەرەتای پەنجاکان هەندێک شڵەن لە ئەخیری چلەکان ئیخوان موسلیمین هاتوۆتە کوردستانە و بەشێکی هاتوۆتە هەڵەبجەشەوە ئەو کاتە کە نوێنەری خۆیان ئەنێرن بۆ لای مامۆستا مەلا عوسمان. تۆ ئاگاد لەوە بوو؟ ئەرێ مامۆستاکان ئیخوان موسلیمین بوون. مەلا حسێنێ بوو یەک ئەو دوودانە ئیخوان موسلیمین نەبوون بەقیە ئیخوان موسلیمین بوون. کێ بەرپرسیان بوو؟ مامۆستا مەلا عوسمان بوون مرشیدیان؟ مەلا عوسمان و مامۆستا مەلا ساڵح. مامۆستا مەلا ساڵح مامۆستا مەلا عەلیش ئیمام جومعەی هەڵەبجە بوو. بەڵێ ئەی پەیوەندیەکانیان بە تایبەتی لە ناوچەکە لەگەڵ ئەهلی تەریقەت و تەسەووفا چۆن بوو ئەو کاتانە؟ ئێرتیباتێکیان نەبوو. جیاوازیەکەیان لە چیا بوو؟ ئەمانە ئیخوان موسلیمین بە تەسەووف عەقیدەیان نییە. یعنی مامۆستا مەلا محەممەی مەلا بەهائیش پەیوەندی نەبوو؟ ئیجتیماعین تەسەووف ئینسان بۆ گۆشە و ئینزیوا داوەتەکە وەلی ئیخوان موسلیمین تەک جامعە پێشەوەن. بەڵێ فەرقیان هەست. بەڵێ ئەو کاتانە بێگومان ململانەیە کە بوو بە تایبەتی کە شۆڕشی 58 ڕوویە لە نێوانی چەپەکان یا بڵێن شوعیەکان و زانایانی ئاینی. تۆ ئاگاد لەو ململانیانە بوو بە تایبەتی لە هەڵەبجە ئەو گەرم بوو لە نێوانی. بەڵێ مامۆستاکان دشمن شیوعەکان و شوعیەکان بێدین بوون کافر بوون. ئەوانەی هەڵەبجە خورماڵ فەقی نەبوو شارە زوور لە هەڵەبجە تقریبا مناقەشە و جەدەل و نیقاشیش لە نێوانیان ڕوویەدا. تۆ ئاگاد لەوە بوو؟ ئەرێ شوێەکان ئامەت ئێمە تەک مردمی فەقیرین و مردم ئەشێ تەکە
دەوڵەمانەکانە مساوی بن و فەقیر لە جامعە نەبێت و دینی شێژێ هەر کەس ماڵ خۆیەسی و تەعارزە لەبەی نابوو. ئەی مەلاکان چیانەوت؟ مەلاکانیش تەک شوعیان نەبوون، مخالف شوعی بوون. نا ئەزانم ئێستا ڕاستە فعلان هەندێک شەڵێن لە فکری مارکسیە کە دژی دەسەڵاتی سەرمایەداریە دەسەڵاتی کاپیتالیسم لە ئیسلامیشە هەر دژی ئەوەیە باسی عەدالەتی کۆمەڵایەتی هێمە خاڵی هاو بەشە، بەڵام ئەوەن جیاوازیەکانیان هەندێک مەسائیلی فکری تری مەسائیلی بوونی خودا و ئیلحاد و ئەوانە بوو. ئیسلام تەک سەرمایەداریە مخالەفەتی نییە، وەلێ شیوعی مخالەفەتیان تەک سەرمایەداریە. ئیسلام لە ئەین حاڵە کە خوداپەرستی معنەویەت تەی دەکا، مادیەت و نیزام جامعەش تەی دەکا، وەلێ ئەوان فەقەت یەک بوعدین، فەقەت زاهریان گەرە. آخر شوعیەکانیان و ئێمە بۆ لەگەڵ ئیسلامە خاڵی هاو بەشمانەیە عەدالەتی کۆمەڵایەتی کە ئیسلام داوایەکە ئێمەش داوای عەدالەتیەکەین و نەبوونی چینایەتی ها چینی بۆ منە ئەرستۆقراتی بۆرجوازی لەوە قسمەتە لەوە هاو بەش بوو خاڵی هاو بەشیانە. مناقەشەکانی نێوانیان بەریەکەوتنەکان ئێوە ئاگاتان لێ نەبوو لەو کاتانە؟ بۆچەنە؟ یعنی مەبەست مشارەکەتان نەبوو؟ شیوعی دشمن دین بوون، خۆ مامۆستای خۆ دۆست دین بوون، تعارض تام لەبین ڕۆحانیەت و عولەما و کۆمونیست و شیوعیا بوو. بەڵێ تۆ ئەو کاتانە زیاتر لە نێوانی با ئەوەیان بڵێم لە نێوانی ئیخوان و ئەهلی تەسەوف بەتایبەتی کە لەگەڵ شێخ ئەحمەدی شێخ حسامەدینە نزیک بوویت و وەکو خۆت باست کرد و حەزی کرد لەگەڵ ئەوا بووی، زیاتر لە چ ئیتیجاهێکەوە نزیک بوویت؟ فقط لە جیهات معلومات دینیەوە تەکمنا ئێرتیباتی بوو، لە عەقیدە و باوەڕا تەکمنا نەبوو شێخ ئەحمەد. یعنی جیاوازیتان نەبوو لەوە؟ نا ئەو ئیخوان مسلمین نەبوو. تۆ ئیخوان بوویت؟ ئەرێ. پەیوەندیتە بوو بە ئیخوان؟ پەیوەندیت بە کێوە هەبوو لە ئیخوان؟ تەک ماوسە مەڵە ساڵح و ماوسانە مەلا عەلی و ماوسە مەڵا عوسمان و ماوسە مەڵا عومەر و مەلا محەممەد کوڕیان و مەلا ئیسماعیل و مەلا جەلەل کوڕ ماوسە مەلە ساڵح هەڵەبجە ئەوانە ئێرتیباتمان بە یەکەوە. ئەو کاتانە ئێوە ئیشی چیتانە کرد بۆ ئیخوان؟ شاید یەک ناو مبەلیغە بوون ناو جامعە. ئەو کاتانەی بەرپرسانی یا بڵێن دەستڕۆیشتوەکانی ئیخوان یا مرشیدەکان شێخ ئەمجەد زەهاوی وانە نەهاتنە ناوچەکە تۆ نەتبینی؟ نەم نەبینی. بەڵام سەردانی مامۆستا مەلا عوسمانیان نەکردووە؟ شاید کردوێتیان. دوای من چوو من دوای ئەوە تر گەڕیامەوە بۆ ئێران. واتە تۆ چەند ساڵێکی کەم لە ناوچەکەدا بوو؟ ئەرێ 3 ساڵ لە هەڵەبجە بووم. باشە چۆن بوو لە فەقێتی وە تۆ چویت ڕاستەوخۆ چویتە داخلی ئەوە بوویت ببی بە قازی؟ ئەتر من تەحسیلات عولوم دینیەوە دینیم تەواو کرد، چون وتیان کەسێک کونکور بدا لە دانشکدەی معقول و منقولێ تارانە قبوڵەوێ. من چوم شیرکردم کرد ڕشەی حقوق قبول بووم، معلوماتم فرەتر بوو. ئێتر چوومە دانشکدەی تاران دانشکدەی حقوق. ئەو وەختەی لیسانس و فوق لیسانس و حقوقم کرد و تەبدیل بووم بە قازی لە کرماشانە. لە کرماشان و تارانە 40 ساڵ قەزابەتم کرد. چۆن بوو یعنی تۆ لە فەقێتی وە لەوێ ئیمتیحانێدا و چوویتە کولێی حقوق؟ معمول بوو ئیمتیحانیان ئەدا بۆ دانشکدەی معقول و منقول. من معلوماتیم ئیزافی بوو بۆ ڕشتە حقوق قبول بووم لە ئیمتیحانەکە. حقوق یعنی بان بوو دەرەجەی یەکەم بوو بەرزترین بوو. بانتر و معلوماتی زیاتری بەنیازمەند بوو. ئێتر چوومە دانشکدەی حقوق. بەڵێ. لیسانس و فوق لیسانسم سەند و بعد تبدیلم بە قازی لە دادگستەریە. بەڵێ. بەڵام ئەمەی کە تۆ باسی ئەەکەیت ئایا طبعا سەردەمی
شابوو وانە سەردەمی شابوو ئەو کاتانە ئێوە ئەو کاتانە شا کە لەگەڵ کووردا بە تایبەتی بەو شێوەیە مامەڵە ئەکرا لەگەڵ کووردا نێوانیان باش نەبوو ئێوە کێشەی کوردبوونتان بۆ دروست نەبوو لەوێ کە تۆ بکەن بە قازی لە شارێکە کە ڕاستە فارسیتیایە زۆرێنەیەکی شیعەیە بەڵام شارێکی کوردی وەکو کرماشان ئەوە بوو وەلێ تر من ئیمتیحان بوو لە ئیمتیحانە خوب کوششم فرەتر بوو لە مطالعە نمرەی خاستنەوە هاورد و بە هەر سوورەت قبوڵیان کردم لە زمانشان بە قازی دادگستری واتە کوردبوون نەبووە کێشە بۆت ئەی باشە چەند ساڵ پێشی شۆڕشی گەلانی ئێران تۆ قازی بوویت لەوێ پێشی شۆڕشەکە پێشی هەفتاونەوە 12 ساڵ 12 ساڵ ڕووداوەکانی سەردەمی شۆڕشت بیرە ئەرێ ئەو کاتانە بە تایبەتی لە ناوچەی کوردستانیژە و کاتانە تۆ لە کرماشان بووی بەڵێ کرماشانە بوو ئێوە وەکو قازیەکان کێشەتان بۆ دروست نەبوو لەو حاڵەتە ئینتیقالیا سەردەمی شا بۆ سەردەمی کۆماری ئیسلامی نانە مشکل پێش نهات ئێوە شاچوو گشت قازی لە جێ خۆیانمە تۆ ئینتیمات کرد بۆ کۆماری ئیسلامی و گەلانی ئێران کاتی شۆڕش باڵێ باڵێ ئێوە پشتیوانی شۆڕش بوون ئەرێ ئەرۆڵە تاکە خانممە شکۆلاتمان ئەسەند ناو خێبانە چوون پەخشمانە کرد لە بین مردما کە تەزۆراتیان نەکرد باشە بۆچی یعنی ئەوە نەبێزار بوو لە سەردەمی شا خۆشمان نەهات ئەوەی کە لە سەردەمی خلاف خۆشمان نەهات ئەوەی کە سەردەمی شا بە دڵ نەبوو چی بوو دیکتاتۆریە عەجیب بوو لە نەزەر قودرەت شا وەلێ جامعە ئیشکاڵێکی نەبوو تۆیە کە لایەنگری بیری ئیخوان موسلیمین بووی چۆن لایەنگری شۆڕشێکت کرد کە ناونرابوو شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران یا گەلانی ئێران شۆڕش بە ئیخوان موسلیمین نزیکتر بوو بە نیزام بادشاهیەوە ئیخوانەکانی ئێران لەگەڵ شۆڕشا بوون ئەرێ قبوڵیان بوو ئەو کاتانە شایان قبول نەبوو ئەو کاتانە سەرکردە دیارەکانیان کێ بوون لە ئێران هی ئیخوان ئەحمەد موفتیزادە و دایرێ ئەو بوون ئەحمەدی موفتیزادە ئەی ئەو کاتانە ئیسلاحیەکان هەبوون یا هەرجا ئەحمەدی موفتیزادە بوو ئەحمەدی موفتیزادە قودرەت فەوقالعادەیەک بوو یعنی جامعەیە کوردستان و تاکرێماشان تابعی بوو هیچێکی بوو تا قبوڵیان نەکرد بەشداری شۆڕشیشی کرد ئەرێ باشە بۆچی ئەو دوایی تێکچوو لەگەڵ شۆڕشە عرض بکەم شۆڕش شیعە دەرا شیعەی مطلق ئەوەش خۆ سونی مەبەلیغ سونی بوو تەعارضی بوو تەکیانە بەڵێ تۆ بچینەوە سەر بابەتی دادگا ئێوە لە دادگا لە ئێران ئەو کاتانە زیاتر ینی چ مەزهبێک لە دادگاکانی کوردستانە بڵێن لە کرماشانە ئیشی ئەکرد زیاتر لە مەسائیلی قەزاوەت و ئەوانە ئێمە چوونە کرماشان فۆران شورای ئیفتام تەشکیل داخۆم لە مزگەوتی شافعیە شورای ئیفتام تەشکیل دا و مقرراتەکەم لە هەکە نووسی دام بە ڕێزە دادگوستەری کە دەسوور بە ئەو مۆزوعە ڕاجع بە نیکاح بێ تەلاق بێ ئیرز بێ وەسیەت بێ کە ئیسمە ئەمە مختص شافعی تەکشای اختلافی هەست هەر مۆزوعی لە مۆزوع و دادگا مکەلەف بێ لە شورای ئیفتای شافعی مزگەوت شافعی سوالەکە هەرچی شورای ئیفتای نووسی ئەوە بکەن بە حکم دادگوستێری قبوڵ کرد و بە تاو دادگوستێری ئۆسانە ئیبلاغی کرد لەم تەرێخولای ئەوەی کە ڕاجع بە ئیرس و وەسیەت و لەم قەبیلە بێ اختیزازی بە مەذهب شافعیەوە بێ پەیوەندە هاتە دادگا ئێوە لە شورای ئیفتای ئەهلوسنەت ئیسلام کەن هەرچی جیاوێنەوە ئەوە بکەن بە حکم ئەوە بەقرار بوو مستەقەر بوو کەواتە یەکەم شورای فتوای
مەذهبی ئیمامی شافعی لە کرماشان تۆ دروست کرد. 100% بەرەوەڵە وجودی نەبوو. ئەمە بەریەکەوتنی نەبوو لەگەڵ مەذهبی شیعیاوی پێڵن شیعی 12 ئیمامی؟ نا ارتباطی وخشون سنة تەکێ ارتباط نییە لە مەذهبە. نعم بەسمەوە یعنی دەوڵەت تەدەخلی ناکرد. نه ئەسڵان. باش ئەی ئێستا تۆ بۆ نمونە قازی بووی لە ناوچەیەکی کوردیە، خۆت ئەزانی کوردەکان بە تایبەتی لە دوای ئەوەی کە شۆڕشی گەلانی ئێران لە 1970 ڕووەیە دوای تا ئەندازەیەک سەرەتای هەشتاکان دوای وردە حرەکاتی کوردی و بزوتنەوە کوردیەکان و ڕووداوەکان دروسە بن. حتمما دادگاکان کۆمەڵێک دۆسیە و مەلەفاتی جەزایی یاوی پێوەدە کەیفەری و ئەوانەی تێهاتوە یا یاسای عقوبات و ئەوانە هەبووە. تۆکو قازیە چۆن ئەوتوانی و کوردی ژووی مامەڵە لەگەڵ ئەو دۆسیانە بکەیت؟ بەڵێ ئێوە بڵێن ئەو دۆسیە مەڵین دۆسیە وەڵەن پەروەندە. لە حەقیقەتە لە بین قازیەکانە ئیمتیازم بوو. 42 نەفەر قازی بوو لە کرماشانە، من ڕئیس شورای قوزات لە ئۆسان کرماشانە، چون گشتیان من معتەقید و قازی شیعەکانیش، یعنی ڕەوش و دانش و بینیشم نەحەوێ بوو قبوڵیان بوو. ئەو وەختە من شورای ئیفتام لە کرماشانە چوم لای مامۆستا ڕەبیع، ئەو وەختە زیینی بوو، وتم شورای ئیفتا تەشکیلی بێن. شورای ئیفتامە تەشکیلدا نامە نووسی لێودا گوسەری خۆم لەمە دووە ئەو پەروەندەگەلە تێ دادگا ڕاجێ بە ئەحواڵ شەخسیە بێ کولەن قازی مکەلەبێ بنووسی شورای ئیفتا لە سونەت شورای ئیفتا هەرچی نووسی ئەوە بکا بە حکم خۆی نەزانەوە. دادگوسەری قبول کرد و ئەوە بوو. یعنی ئەوە دەوری هەبوو لەسەر ڕۆڵی حکمی دادگاکانی کوردستان. ئێوە یعنی دۆسیە یا بڵێن پەروەندەی سیاسی هاتە بەردەستان ئەو کاتانە؟ پەروەندەی سیاسی ئەچووە دادگای ئینقیلاب. وەری نەهاتە لای ئێوە؟ نا لەوانەیە منیش مدەتا ڕئیس دادگای ئینقیلابیش بوون لە کرماشانە. باشە ئەو کاتانە خۆ لەوانەیە ئەوەی بزوتنەوەی ئیسلامیەکان یا بڵێن ئیخوان موسلیمین یا ئەوەی ئەو دۆسی مەلا محەممەدی ڕەبیعی و ئەوانە هەبوو لە ئێران. ئەو کاتانە ئێوە چۆن تۆکۆی کە خۆش و باسیەکەی ینی ئینتیما بۆ ئیخوان موسلیمین بۆ چۆن مامەڵەت لەگەڵ ئەوانە کرد؟ ڕۆژێک کە هین لە دادگای نیزامیە بوو، یەکێ هاتە مامور بوو وتی جەنەب ئاغای مەنیفەر ئیدێ کە لە گوندە ئومەد ئەنە باشما کاردارن زانی کوردن میزەرە بەسەر کە لە گوندە وتم بێژە بێن دین خەوانینی جوانڕۆ و پاوە گشتیان هاتگەن هەمین سوڵتان و ئەوانە گشتیان هات و زۆرا بەگ وتبووی ئێمە 12 نەفەرمان لێ ئەدام کریاگە 7 ساڵ لەوبەر ئیشەش ئینقلابۆ ئەدامان کەن. من ئاغای مەنیفەر ئەشناسم هۆرامیە پشین بۆ لای هەنای پێی بووین ئەدامان نەکەن. وڵا وتی ئەیدێک کە لە گوندە ئەمە ئەوەدان وتم لیگی بیان هاتم دیم هەمین سوڵتان جوانڕۆ 15 نەفەر لە حدود 12 نەفەر بوون خانگەل منتەقە هاتوون وتیان وەڵا ئێمە 6 ساڵ لەبەر 9 نەفەریان لێمە گرت بیان لە ئەترەفە مەهابادە ئادامان کردن ئیشەش ئەترسن ئێدامان کەن. شنەوەتەمان تۆ ڕئیسدادیای ئینقیلابی هاتنین بە تۆ پەنامە هاورد و موازبمان بێ ئێدامان نەکەن. وتە ئەمە شمار تەلیفۆن منە لە هەر نقطە ئێرانە بۆ هەر یەکە خانەوە دێ ئشکاڵ پێشات زەنگ بە فەڕۆ نەجاتان نەدەن. زۆرا گوتی نەبوو چی بۆ لای نەجاتمانەوە تر بە خۆشحاڵی چوون. ئەوان زیاتر پەروەندەکان لەسەر چی بوو؟
خان بوون و کورد بوون و خانی ئەو زەمانە مخالف شیعە و ئەوانە بوون. حتمما دەوڵەتیش وەکو پێویست گوێی لە تۆ گرت. ئەری تێتن قدرتم بوو. یعنی ئێوە وەکو میانەیە لە نێوان دەوڵەت و خەڵکەکە یا بڵێن ئەوەی کوردەکان بە خانەکان و تەنانە بە سیاسیەکانیش کە ئەگیران و کێشیان بوو ئێوە ڕۆڵتان هەبوو لە نێوانیانە؟ اختیارم هەبوو هەرچی نەزەر بم. هەروەڵا مشکڵێکم نەبوو. بەڵێ. ئەو تۆ ئیمام خومینیت بینیوە؟ بەڵێ لە نزیکەوە؟ ئەرێ بۆ چ دۆسیەک ئەچووی بۆ لای سەردانی دەکرد؟ دافعی ئەوەڵ شوون تاکە عولەما ئەهل سونەتا شوون. شوونە قۆم بۆ لای. ژمە هاتین و باشوێت ئیسە نیزامە ئێوە بەرخەر بووگە نیزام مەذهب شافعی لەبەی نەوەن. وتی دەرسوور ئەدەم لە کەماڵ احترامتان بگرن کاتان ڕاحەت بێ. تێرە هاتینەوە خەرمان ڕاحەت بوو. یعنی مەذهبی ئیمام شافعی ئەوەی کە تۆ باسی شت کرد لیژنەیەکی فتوا دروست کرد لە کرماشان لە مەترسی هەبوو ئێوە بۆ ئەوە ڕۆیشتن ڕێگری هەبوو؟ نا ڕێگری نەبوو وەلێ وتمان ئیسعەکان بێت و خیالمان ڕاحەت بێ. وەلا هیچ کەسە تەکشورایفتای مخالەفەتی ناکرد. یعنی جێبەجێش کرا دوای. هەر ئەو جارە بینیت؟ نا دوو سێ جاتریشە چوون بۆ لای. ئێوە بۆ ئەوە نەئەچوون بە تایبەتی کە تۆ لە مەجای حقوق و مافا یا بڵێن لە قانونا ئیشەکەی ئێوە بوو قەزاوت بوو تەنانە بۆ قەزەی مەسەلەی کورد و جێبوونەوە لە چوارچێوەی ئێرانە و پێکەوە ژیان و ئەو مەوزوعانە ئێوە وە قازیەکان نەئەچوون بەرپرسانی ئێران ببینن؟ ئێمە چوون بۆ لە خوێنی فقط بۆ دیفاع لە مەذهب ئەهل سونەتە شوون. بەڵێ. یعنی دۆخی سونەکان لە ئێران باش بوو سەردەمی ئێوە کە دەسوور بڵا کەسێ لە شیعە مزاحم ئەهل سونەت نەوی. بەڵێ. مەذهبیان ئازاد بێت و ڕاحەت بوون. یعنی بەوانەشەوە کە هەبوون وەک ئیخوانیا بڵێن مەکتەب قورئانە بوو ئیسلاحیەکان هەبوو بە هەموو ئەوانەشەوە گشتیان بیدونی ئیسیسنا. ئەوانە کێشیان نییە لە ئێرانە نەخیشەکان پێشتریش نیان بوو؟ نانە. سونەکان بە تایبەتی ئێستا تێمە چونە لەی خومینی قبوڵ کرد دەسووریدا کە مەذهبێ ئەهل سونەت لە ئێرانە ئازادە هیچ کەسێ حەقی نییە مزاحمیان بووە. باش. بەپێی ئەزمموی نزیکەی 40 ساڵی خۆت لەناو وەزیفاکە لە ئێران بووی لە بواری قەزاوەتا کارت کردووە. یعنی ئەو دۆخەی کە بە شێوەیەکی گشتی کە پێوترێ دۆخە ئیسلامیەکە بە گشتی لە ئێران حاڵەتێکی طەبیعی و ئاساییە بۆ ئومەتی ئیسلامی لە جیهانە؟ شیعە تاسۆ خاسێکی هەست وەلێ ئەمەلەنیش حەمڵە ناکا بە ئەهل سونەت. ئەهل سونەت لە ئەعمال خۆی ئازادی هەست. بەڵام ئێستا ئیسا بۆ نمونێمە قەزەی فەلەستین باسەکەین وڵاتێکی وەکو ئێران هاوکاری بکە یاخود پشتیوانی مسلمانانی غەزە و فەلەستین بێ ئەمە بۆ خۆی حاڵەتێکی ئیجابی نییە لە ناو ئومەتی ئیسلامیە؟ ڕۆشنە وەیران ئەوە کاراکە ئەلان حەسابی دیفاعەکە لە فەلەستین. لە وڵاتانی تریش بەشێکی تری وڵاتەکانی تریشی وڵاتانی عەرەبی و وڵاتەکانی تی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی دەخالەت ئەکا لە هەندێ باس و بابەتە کە پێویستی لەوانەیە پێویستی حرەکاتی ئیسلامی و ئومەتی ئیسلامیش بەو شێوەیە بێ. تعارضێکی نییە ئەمەلەن. بەڵێ. من لەم گفتوگۆیەدا هیچم نەماوە گەر تۆ شتێکت مابێت قسەیەکت مابێت پرسیارێکم نەکرد بێ پێم خۆشە پرسیارێکم نەکرد بێ جەنابەت وەڵامێکت لابوو بێ و ویست بێتت بیکەم بە پرسیار. ئەهل سونەت لە ئێرانە لە نەزەر ماڵیا زەعیفن. بەڵێ.
چون مۆزوع ماڵی خێرێ کۆمەکەکە بە تەرویج عەقاید و باوەڕ لەبەر ئەوە لە نەزانم ماڵەیە زەعیفن قودرەتت ڕەواجێ فەوقەلعادیان نییە وەرە لە عین حاڵە حیفز مەکتە و مەزەب خۆیان کردویانە بەڵێ باشە چە من وتم کۆتا پرسیارمە بەڵام ئەی ڕای تۆ سەبارەت بە بەم بزوتەوە ئیسلامیەکانەی لە باشووری کوردستانە هەیە چییە؟ ئێوە چەندێک لەو دیبوون بە وەزعە ئەمانیش دۆخێکی سیاسی و دۆخێکی دەعەوی و تربەویان هەیە لە ئێسا کارەکەن یعنی ڕای تۆ چییە لەسەر ئەوان؟ هینێژێ ئیسلامنا لا يستقيم عموده بدعاء الشيخ في زوايا المسجد إسلام ودعاء الله لمزقتا برقرار ناوي فعاليتي خارج من المزقة شي غيرك جهادي غيرك كوشو سعي غيرك ئەمە بەس بەم حرەکە ئیسلامیانەی ئێرە باشووری کوردستان ڕاستە وەڵامێکدایە بەس ئەمیز ینی ڕای تۆ بزانم دەربارەیان ئایا ئەمانە ئەوەی تۆ ئێڵێت ئەم حرەکە ئیسلامی لەو ئاستا بوون؟ والله حركة إسلامي راسي إسلامين جهاديان درسوا عمليان قشنگة لە کوردستان بالله دفاع الإسلام قشنگة پێویستە ئێسا مسلمانانی جیهان بەگشتی و ئەو جامعەی تۆی تیای بۆنمە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران لە شاری سنە چۆن پشتیوانی کێشەی فەلەستین بکەن یا ئەو زوڵمەی ئێستا لەسەر مسلمانانی غەزە هەیە؟ والله لە کوردستانە ئەوەی سوال لێ بکەی دڵسوزاوی فەلەستین و لە فەلەستین لە بارخۆیە دیفاعەکە لە کوردستانە من کەسێکم نەدیگە بە شیدەت لە فەلەستین دیفاع نەکە نەیکا ئەیکا یان نەبوو گە دیفاع نەکە مەبەسی هەردوو دیوەکەیە باشوور و ڕۆژهەڵات ئارەوەڵا لە فەلەستین لە ئیسلام دیفاعەکەن زۆر جار تۆمەتبارەکرێن ئیسلامیەکان ڕەن فەرمو وە ڕێگەی فەلەستین و بڕۆن غەزا بکەن ئایا هەر غەزاکردن و بەشداری لەگەڵ حەماسە ئەمەیە یاخود ئینسان ئەتوانێت بە کۆمەکی بە هەڵوێست بە ئیعتیراس بەمانە بەشداری بکە؟ ئەگەر نەیتوانی شخصەن دیفاعەکە بەو جۆرەتەوە فەرمووی دیفاع بکە باش تۆوتت من لەگەڵ ئیخوان موسلیمین نابووم بێگومان ئێستا حەماس وەک باسەکە وەک بەشێک لە ئیخوان موسلیمین وێ ناکرێ ئایا ئایندەی ئیخوان موسلیمین لە جیهانەوە بەم شێوەیە چۆن نەبینی تۆ؟ والله کەسە لە ئیسلام دیفاعەکە مسلمی دیفاع لەکەن پس گروگەی ئیسلامی سەرنجام موفەقە بوون. بەڵێ حەز دەکەم دەربارەی هەندێک کەسایەتی بە دێڕێکی کورد وەڵامم بیتەوە. تۆ کەسایەتی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز چۆن بوو بەلاتەوە؟ بەڵێ مامۆستا مەلا عوسمان فەردە ئیستیسنائی بوو لە جامعەی موسلیمینە دانشمەندێ ئاگاه و بینا و دڵسوز بوو گیان ڕوحی لە فەدای ئیسلامە کرد خانمی فەوتی کردبوو لە کرماشانە پیا گێبوو لە مزگەوت شەفەیە پیا خاسی بە من خەوەریدا وتم فەورەن ماشینی ئامبولاس مزگەوت شافعی بووە ئیستیقباڵیانەوە لە تەران هاوردیان هەوریان کرمەشان فەورەن من چووم خۆی چوم بە ماشین خۆم و چووم مامۆستا عوسمان و سوارم کردن بۆ سنە وتی عەبدوڕەحمان وتی لە سنا دەفنێکین وتم نا ئەشێک بیوەنەوە لە هەڵەبجە دەفنیکەن خانەوادەتان بتوانن سەرزیارەتی بشن وەسیلەم فراهەم کرد ماشین تا مەرز هاوردی تەحویڵی هەڵەبجیاندا لەوێ دەفنیان کرد. بەڵێ ئەی کەسایەتی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی مامۆستا شەمەد بەرزنجی کەسێک بوو تەوانمەند
لە تێبیر ئیسلامە دڵسۆز مؤمن و متەقی مامۆستا شێخ سدیقی سەرگەتی ئەتر ئەوە ئەولیا ئەڵڵا بوو مامۆستا شێخ سدیق دانشمەندێ ئاگاه مبەلیغێ بەسیر و تەوانمەند بە ئەندازێ متەقی و ساڵح بوو هەچی کەس چاوێن پێیەکوت عەشقێ بوون و هەچی بوو تایە کەسێک نەبوو باوڕی پێ نەکاوە تابعی نەبێ مامۆستا عەلی باپیر مامۆستا عەلی باپیر زیاد تەکی ئاشنایم نەبوو لەو زەمانە بە ئێستاشەوە ئیسە ئاگایم خۆششم کەرەکە مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین کە لە لای باوکشی دەرست خوێندووە کەسایەتێکی چۆنە باخانی ئینسان ئیسیسنایەکە مخلص متەقی مبەلیغێ قەشەنگ بۆ دین ئیسلامە بەڵێ تۆ ئەمانە کەسایەتی ئیسلامی بوون بێگومان کەسایەتی ئەهلی تەسەوف و تەریقەتی شەبوو لەو مودەیە بڵێن کاتبیان نزیک یا ڕازگر یا ئەوەی پێوترێت ئەمین سڕی شێخ ئەحمەدی شێخ حسامەدینی ڕەحمەتی بووی بەچی سەرسام بوویت مەزورش چییە بەچی ئەو پیاوە سەرسام بووی کە لەو مودەی چەند ساڵان نزیک بووی لێوەی ئینسانە واقعان باوەڕدار بوو هیچ وەختە زەم ئەحەدێکی نەئەکرد عەلەیه تایفێ گروهێ لە مەشایخ تەریقەت تەبلیغی نەئەکرد ئینسانە ساڵح و سادق بوو باش ئەو کاتانە ئەوەی کە شتێکی نهێنی یان نەزانراو کە خەڵک نەی ئەزانی لەو نووسینەنایە لە پەیوەندیەکانی هەیبوو تۆ هیچی لایە شتێکی کە خەڵک نەیزانی بێ و ئەتەوێ بینەر بیزانێت نا شتێ مەحرەمانێ نەبوو باش من زۆر سپاسی سەید عومەر مەدەنی فەڕەکەم سپاس دەکەم سپاس دەکەم لەم بەرنامەیە لەگەڵ مامووی ئەمڕۆ بە کۆمەڵێ باس و بابەتی جیاواز و پرسیار سپاس دەکەم متشەکرم سپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی جێپەنجە لەگەڵ سەید عومەری مەدەنی فەڕ کە زیاد لە 35 ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە تاران قازی القوزات بووە سپاسانەکەم تاوەکو ئێسا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشت سپاس.